سڵاتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژ غەفورم لە بەرنامەیەکی نوێ ژیان دۆستی میوانیەوەی خۆشەویستە بم. ئەزانین کاتێ نزیکی بەربانگە بێتەوە هەمومان پەلەپەلمانە یاخود شقامەکان جموجۆڵێکی زۆر زیاتر بەخۆیەوە بینێت چونکە هاوڵاتیان لە خەمیەوەدان بە زووترین کات بگەنەوە ماڵەوە خواردن خۆن و قوتار بکەنەوە. ئەمەش ئەرکێکی زۆر زیاترە خاتە سەر شانی برایانی هاتوچۆ. بۆیە ئەمڕۆ هاتوومەتە بەڕێوەبرایەتی هاتوچۆی قەزای ئەنکاوە. با بزانین برایانی هاتوچۆ و ئەفسەرانی هاتوچۆ لێرە چیەکەن و کاتی بەربانگ ئەوان چۆن لە ئەرێکدان چۆن لەسەر شەقامەکان ئەو جموجۆڵ ئەو قەرەباڵغیە ڕێکەخەن یاخود لە کاتی ڕووداوەکاندا ئەوان گوێ بە بەربانگکردنەوەی خۆیان نادەن و لە خزمەتی هاوڵاتیاندان. لەگەڵمان بن ئەموارەیە میوانی ئەوانە بین. سەرەتا با بچمە چێشخانی بنکەکە بزان بۆم ئێوارەیە چیان ئامادە کردووە. هاتمە لای کاک سەرکار کە ئەوان وەکو هەم خواردن ئامادەکە بۆ هاوڕێ هاوکارەکانی وەک پاسەوانیشە لێرە. کاک سەرکار چۆنی؟ باشی چی ئامادە کردووە بۆ هاوڕێکانت؟ ئەمڕۆ وەڵامە ڕۆژانە خواردنی لۆ سێ کارمەندی حازر دەکەین. بەڵێ لۆ دەوریە و یعنی پاسەوانی کرد سێ نەفەرین ڕۆژانە یەکیشمان لە ترابلایەتە لەبەر قەرەباڵغی ناوعەنکاوی تاکو دوای بانگ کارمەندەکان دەگەڕێنەوە سەر دەوامی خۆیان. لێرانە ئەمە 5 دقا پێش بانگی خواردنەکە ئامادە دەکەین. چی و چی لێناوە سەیرێکی بکەم؟ بەڵێ ئەمە شۆربای نیسکە بەڵێ زۆر جوانیش لێناوە. هەر نیسکەکە نییە بەتەنیا قارچک و گێزەر و سەوزەواتیشی تێ کردووە دەستەکانە خۆش بێ. ئەی ئەویان چییە؟ ئەمەش مارەگەی فاسۆلیایە برنجە. بەڵێ ئەمەش برنجە. وڵا زۆر جوانیش دەمیکێشاوە برنجەکە دەستەکانە خۆش بێ. مریشک و ترشیات و تەرتیبات وشتیش حاضر کردووە. مریشک و تەرتیباتیشمە حاضر کردووە. زۆر باشە. ئەم خواردنانە بە گەرمی ئەگاتە لای ئەو هاوکارە یاخود ئەو هاوڕێیەکە لەسەر شەقامەکەیە یان کەمێکی پێ بچێت چۆنە؟ بەڕاستی ناو شارۆچکەی عەنکاوە بڕە قەرەباڵغیە. ڕاستە لەبەر هەندێک بڕەک تاخیر دەگاتە دەستی بەس ئێمە لێ ناگەڕێن یانی خواردنەکە ساڕ ببتەوە زوو دەگەینە دەستی تاکو فتاری بەربانگی پێ بکاتەوە ئەویش لەگەرەمە یانی ناخواردنەکەی جێبەجێ بیتن. خوالی قبول کا و بێگومانەویش لە ئەرکە و ماندوو نەبێ. دەست بکەین بە دانانی شتەکان و بیبێ من یارمەتی تێم. سپاس. ئێستا کاتی بەربانگ هاتووە کارمەندانی هاتوچۆ لێرە کۆبوونەتەوە و ئەمانەوێت لەگەڵیان نانێکی ئێوارە بخۆین. کاک ڕزگار خوا لێتان قبول کا و ماندوو نەبن. مەمنوون لە هەموو لایەش قبولکە ئینشەڵڵا. پیرۆزبای مانجە ڕەمەزان لە بەڕێستانەوە لە هەموو خەڵکێکی خۆمان دەکەین بەڕاستی زۆر سپاس دەکەین بەڕاستی کەوڕۆ کە هاتنە لێرە بەربانگ لەگەڵ کارمەندانی ئێمە دەکەن و زۆر خۆشحاڵ بن لەبەرەوەی کە قەرەباڵغیەکمان بۆیان دروست کرد جێوێکی خۆشمان بۆ دروست کردووە. ئەمیش بە هاوکاری بەڕێستان یەکەم ڕۆژەکە ئێشگر دەبینێمەوە لەگەریان بە هاوکاری بەڕێستان لەگەریان ئەو بەربانگی دەکەینەوە بەڕاستی جێوێکی خۆشی هەیە و سوپاسان دەکەین خۆشحاڵ بین بۆ هاتتان بەڕاستی. ئێمەش خۆشحاڵ بووین میوانیش خۆشەویستە. بەخێر بێن. بەخێر بێەوە کاک سلێمان ماندوو نەبی. بەخێر بێتەوە باشی. کاک سلێمان بەڕێڕێ شگرمان بوو لەسەر شەقامونکا و کاتەی چەند خولەکێک دەمێنێت بۆ بەربانگ یاخود بەربانگ دەبی ئەو کاتێکەوە ئەو شوێنی ئاسایی دەبتەوە دەپەیوەندی بۆ شوێنی ئیسلاحەت دەکات و بەربانگ دەکات و دەستەوە سەر شەقام. هەتا ئەو کاتێک کە ئاسایی نەبێتەوە ئەو بەڕێزە ناتوانێت بێتەوە و دەوری بەڵێ ئۆتۆمبیلی هاتوچۆی پێەیە ڕێپێدراوی شگرا لەسەر شەقامەکە بۆ ڕێخستنی سەر شەقامەکان و بۆ ئاگادار بوون لە شیش سەر شەقام کە کاتێک مەلا بانگەدا شەقامەکان تۆزێک ئاسایی دەبێتەوە وردە ئاسایی بێتەوە قەرەباڵغی نامێت لەگەڵ جەماعەتی دەشین.
زۆر باشە با دەست بکەین بە ناخواردن لەبەرەوەی ئێوەش ماندوون دەستە خۆش بێ خوا قبوڵیکە لەگەڵ ناخواردنەکە هەندێک پرسیاری شلی یەکەم کاک ڕزگار خواردنی ئێرە خۆشیان ماڵەوە والله بەڕاستی خراپەکەم ها نانە زۆر ئاساییە یانی شەڵە توش نابێت لە ماڵەوە گەر نا زۆر زۆر ئاساییە بەس وەکو ڕەمەزانان ماڵەوە لە هەموو شوێنێک خۆشترە لە هەر هەموو شوێنێک خۆشترە بۆ دانیشتن لەگەڵ منداڵەکان بۆکردنەوەی بەربانگ بەڕاستی خوا تەمەندرێژیانکە ئینشاءڵڵا هەموو کەس بتوانێت لەسەر سەفتەورانێکی خێزانانە کۆبنەوە ئێمەش ئێستا بە خێزانی خۆمان تانەزانین و ئێمەش بە هەمان شێوە بە تاکید بە دنیایەوە بەتایبەت ئێوە کە زۆر ماندوون بە درێژایی ڕۆژەکە لەسەر شەقامەکەن و گەرما سەرما هەموو ئەمانە اینجا پێم بڵێ لە مانگی ڕەمەزان جیاوازی ئەرکەکەی ئێوە چۆنە کارمەندان چنێک زیاتر ماندووە بن و چ کاتێک زۆر ماندوون کارمەندان هەروەکو هەموو ڕۆژەکانی تر مەسەڵەن کە پێش ڕەمەزان مانجی ڕەمەزان لە هەموو ڕێگەکەوە جیاوازی خۆی هەیە لە هەموو ڕێگەکە مانجی ڕەمەزان جیاوازی خۆی هەیە جیاوازەکەی ئەوەیە کە کارمەندان لەسەر شەقامن کاتژمێرێکی ئەرکمان لۆ کەم کردینەوە ئەو کارمەندێک کە بەیانیان دیتاوەکو نیوەڕۆ کاتژمێرێک کەم بوویتەوە زۆر باشە ئەوەی نیوەڕۆ دێتاوەکو مەغریب ئەوە تۆزێک گەرماتەکەی جیا لەگەر کاتەکانێت کرد لەوانەیە تۆزێک بۆی ناخۆشببی کاتژمێرێک و نیومان بۆی کەم کردەوە لەبەرەوەی ئەوەی یەک دێتاوەکو شەش ئێوارە ئەو لە هەمویان ئەرکەکەی قورسترە ئەوەی مەغریب دێ کە بانگ دەکاتەوە یاخود هەندێک شوێنمان هەیە ناتوانانی بەجێبێری کارمەندەکە ئەلە شوێنێکەوە ئەچ خۆی لێ دەبینی بەربانگ لەم شوێنە دەکاتەوە کاتێک بەربانگ لەم شوێنە دەکاتەوە ئەوە خواردن لە ماڵەوە بۆ خۆی دێنی کارمەند ئەو شوێنێکەوە ترافیکە و هاتوچۆی خەڵکی لەسەر ئەو شوێنە ئاسایی نابێت شوێن هەیە ئاسایی نابێتەوە لەبەرەوەی چرای هاتوچۆی لێەوەتە ترافلایتە دەبی کارمەند لەو شوێنە هەبی لەبەرەوەی حاڵەت هەیە کارەبایەکە دەکوژێتەوە یاخود سراتێک دەچی کارمەندەکە دەبی بوونی هەبی لەو شوێنە بۆ ڕێخستنی سەر شقام و بۆی ئاگدار لە شقام بۆی خەڵک تووشی ڕووداوی هاتوچۆ نەبی بە هیچ شێوەشی سەحب ناکات لەو شوێنە دەبی ئەوە هەتا درنگانی شەو لە ئەرک دەبیت ئەوە کێشەی نییە مەسەر بەربانج خۆی دەکاتەوە کارمەندی تریشمان هەیە بەربانگ دەکاتەوە بە سنووری جوغرافی ئەو شوێنێکەوە ئەرچی لە دەبینی ماڵەکەی نزیکە لە شوێنەرچی خۆی هەم ئەو سوود لەمە وەردەگری هەمە مەش سوود لەوی وەردەستە کاکزدا سەبەیەکەوە نانەکەمان بخۆین دواتریژە چینە سەر شەقام و چینە لای کارمەندانی دیکە بزانین ئەرکەکانیان چۆنە بەڵام لە سەبا خواردنەکە سار نەبێتەوە بەیەکەوە نانەکەمان بخۆین فەرمووی سڵاوتان لەبێ و ماندوونە بن بەڕێستا وەکو ڕێپێدراوێکی هاتوچۆ لە مانگی ڕەمەزان کارەکانتان چۆنە قورستر نەبووە ئەرکی و گران نەبووە بەتایبەت لە کاتی بەربانگ جوڵەیەکی زۆر دەکەوێتە شەقامەکان خەڵک پەلەیەکی بۆی بڕواتەوە ئەمە وای نەکردو ئەرکی ئێوە قورستر بێت بێگومان بەڵام ئێمە لە هەموو کاتێکدا لە ئاسادێکدا ئەمە لە ئامادەباشی دابووینە و بە هیمەتی هەموو ئەفسەر و بەڕێبەرەکان توانیمانە کارەکان زۆر بەڕێکبێچی بە ئەندازەی پێویستی خۆمان ئەوەی لە توانای ئێمەدا بووە کارەکانی خۆمان جێبەجێ کردووە و بە نسبەت مانگی ڕەمەزانیش بێگومان تاسی لەسەر ئێمە هەبووە بەڵام ئێمە وەکو ئەوەی هاوکاری یەکتریمان کردو لە بینی خۆمان و توانیمانە سەرکەوتوانە کارەکان خۆمان بکەین باشە شۆفێران تا چەند هاوکارن لەگەڵ ئێوە بێگومان شۆفێرانیش وەکو گوتنێ نەوعەتی زۆرە خراپکیشمان هەیە و باشمان باز خۆشبەختانە لایانی کەم ڕێژەی زۆر باشن سوپاس دەخوای گەورە ئەمە لە مانگی ڕەمەزان وای لێ هاتووە یاخود هەر باشتر بووە بێگومان فەرقی کردێ لە مانگی ڕەمەزان زۆر شۆفێران هادیترن لە چاو ڕۆژەکانی تر و هیوای سەرکەوتن لە هەموو برا شۆفێرەکانش دەخوازم و هیوادارم زۆر بە هادی شۆفێراتی خۆیان بکەن و کار و کەسەبێکۆتیان بکەن و وەکو ئەوەی لەبەر ئەوەی ڕەمەزانیشە پەلەن نەکەن لە کار و کردەکان ڕۆژانی خۆیان
باشە من ئێوارە لە بنکە بووم لەگەڵ برا هاوکارەکانی تۆنان مافات هەواڵی تۆمان پرسی یاخود چەندین کارمەندی تر و ڕێپێدراوی تر کە وتیان لە شوێنی یاخود لەسەر شەقامەکە لە کاتی ئەرکەکەیدا بەربانگەکاتەوە بۆ ئێوە قورس نییە یاخود ئەبێت لەو کاتە لەوێ بن لەبەر سەلامەتی گیانی هاوڵاتیان و شۆفێران حتما ئێمە وەکو مەسلەکەی عسکەریەکەمان ئەوها دەخوازن دەبی لازمە دائیمەن لە ئامادەباشدا بن لە هەر کات و ساتەشدا بدن ئێمە سەر وەکو هاوڵاتیەک عاز دەکەین لە ماڵەوە لەگەر ماڵ و منداڵەکەمان فتارەکەی بکەین و ئەمە ئێمە چەند عاز دەکەین شخصی خۆمان و مار و منداڵەکانمان زیاتر لە ئێمە بەڵام ئەوە کار پیشە ئێمە لازمە دائیمەن لە ئامادەباشدا بین و جا پیشەکەی ما هاتوچۆ بێت پۆلیسی تر بێ یان برا پێشمەرگەکانمان بێت دائیمەن لە ئامادەباشیدا بنەوە حتممە بەرێ وەڵڵا ئێمەش لێکوانە فتاری خۆم دەکەم و بەتەنیایش دادنیشم سپرێکی سادە دادنێم و ماندوو نەبی بێگومان ئەرکەکە ئێوە زۆر پیرۆزە ئێمە هەمومان سوپاسگوزارین بۆی کە ئێوە بەسەرکەوتوانە بە بێ ماندوویەتی کارەکەن هەڵبەت بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ماندوو نەبن دەستان خۆش بێ بۆ هیوایم کە هەمیشە سەلامەت بن و شۆفێرانیش بتوانن تەواوی ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن و هاوکاریەوە بن. کارەکانی ئێوەمان بینی ئەرکومان دووبوونی ئێوەمان بینی جا پێم خۆشە پێمان بڵێ شۆفێران لە مانگی ڕەمەزان تا چەند هاوکارن لەگەڵ ئێوە لەسەر شەقامەکان لەو قەرباڵغیە زۆرەی کە لە ئێواران دروستە بێ بڵێ پێش هەموو شتێک دەبینین کە باسمان کرد لەسەر مانگی ڕەمەزان چۆنیەتی مانگی ڕەمەزان چۆنیەتی ئەرکەکانی ئێمە ڕووی دابشکردنی کارمەندەکانەوە بۆی فراق لەسەر شەقام دروست نەبێت ئێمە هەردەم ئەو شوێنانێکەوە لۆدی لەسەر ئۆتۆمبیلەکان کە زەحامی هەیە کارمەند لە ڕەمەزان بی و بەربانگ بی هەر شوێکی ئەگەر لەو شوێنە لە بەرامبەر شوێنەکەی خۆی نان بخوا ئاساییە ئەرکەکەی خۆی دەگری بۆەوەی گرفت دروست نەبێ ڕوودا دروست نەبێ ئیشیمە پێش هەموو شتێک وەکو هاتوچۆ کامە پۆلیسی مەدانینە لەسەر شەقام ئیشیمە چییە ڕێخستنی هاتوچۆیە و لە پاڵ ڕێخستنی هاتوچۆ سزای سەرپێچکارانیش سزادانی ئەو ئۆتۆمبیلانەیە خۆت شوفێرانێکەوە سەرپێچی دەکەن لەسەر ڕێنمەوە یاسایەکانی هاتوچۆ بەگشتی لە مانگی ڕەمەزاندا ئێمە دەبینین کە هەر مانگێک و داتایەکمان هەیە تاوەکو ئێستا الحەمدوللا لە ڕووی ڕێژە ڕووداوەکانمان زۆر کەمترە لە ساڵەکانی پێشتر خۆشبەختانە ئەویش دەگەرێتە ساوەیەکەوە لەوانەیە جەوەکەی مانگی ڕەمەزان بۆ شوێ بیکەوە دەرونی شوفێرەکانمان ئارامتربی تەنها ئەو چەند خولەکێک پێش بەربانگ نەبێتەوە ڕێپێدرا و کارمەدان بۆ ئێوەیان باس کردکەوە لەوانەیە هەندێک پەلەپەل دروستبی لەلایەن شوفێرانە هەندێک ڕووداوی هەبووە بەرام ڕووداوەکان بەو شێوێنە بەوەکەوە ببێتە هۆی ئەوەی دڵتەنجی ئێمە لە ڕووداوەکان بەڕاستی ئێمە لە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر دڵتەنگ دەمێت کەوات کاتێک برای شوفێر خوشی شوفێ توش ڕووداوی هاتوچۆ بێگومانە پەیوەندی بە هەماهەنگی هەردوو لاوەی هەم کارمەندانی هاتوچۆ هەم شۆفێران هەردەم دەستی هاوکاری بۆ شوفێرانمان درێژ دەکەن لە هەموو کات و ساتێکدا بۆی پێکەوە ژینگەیەکی هاتوچۆی تەندروست یاخود جیلێک لە پاش ئەوان کەوە بە شێوەیەکی جوان دروست بێت لەسەر شەقامەکان و جانی لێبوردەیمان هەبی مانگی ڕەمەزان بی مانگەکانی تربی پێش هەموو شێ جانی لێبوردەی ئینسانیەت هەبی لە نێوان شوفێرەکان و ڕۆشنبیری شوفێری لە هەموو کاتێک پێویستە بێزگەلەکە بنەمایەکانی یاسایەکانی هاتوچۆ پێمان خۆش ئەلێرۆ بنەماکانیان بەبیر خەیتەوە بنەمایەکانی هاتوچۆ بریتە لە فەن و ذەوق و ئەخلاق لە پاڵ هەمویانەوە دەبێت ڕۆشنبیری شوفێر تێدا هەبی و گیانی لێبوردەوەی ئینسانیەت هەردەم دەبێت ئێمە مرۆڤەکان هاوکاری یەکتر بین لە هەر کات و ساتێکدا لە هەر شوێنێکدا بەدە لە هەمووی شوفێریکردن پەیوەستە بە گیانی کۆمەڵێک خەڵکانەوە لەوانەیە شوفێرێک هەڵە بکە یان شوفێرێک لە هەڵەکردنەکەی یاخود بە عەمدەن سەرپێچەکە بکات ببێتە هۆی مەترسی دروستبوون لەسەر جانی چەند خەڵکێتی و چەند شوفێرێکی و کارەسات نانەوەیەکی زۆر گەورە بەڕاستە دەستا خۆش بێ ماندوو نەبن سپاس ئێمە خۆشحاڵ بووینە ئێوارەیە کە بە ژیان دۆستیەوە لەگەڵ ئێوە بووین بەڵێ ئێمە خۆشحاڵتر بووین ئەگەر کارمەندەکان بەڕاستی زۆر سپاسان دەکەین بەرنامەیەکی زۆر پێشکەوتووە و ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتووش ئینشاءڵڵا پەرە پێدەن زیاتر سەردانی برایەتیش دەکەن لە هێزەکانی ناوخۆ کە ئەرێک دەبینن بەڵام جێوێکی خۆشتان دروست کرد بۆ ئێمە لەگەڵ کارمەندەکانی هاتوچۆ ئەمە زۆر خۆشحاڵترین لێەوە دەستەکانتان خۆش زۆر سپاس
بەڵێ ژیان دۆستیم ئێوارەیەشم پێشکەشکردن بەڵام بەبییرتانە هێنمەوە وەکو وتەیە کاوترێ هێواش بڕۆ تا زوو بگەیت نەکا خێرا بڕۆیت و هەر نەگەیت بۆیە تکایە با پابند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ و ماندووبوون و ئەرکی برایانی هاتوچۆ ئێمە لەبەر چاو بگرین تا بتوانین هەمووان لە ژینگەیەکی ئارامدا ژیان دۆستی بکەین ماڵەوە.